ئەم قوتابخانەیە ئەمساڵ مێژوویەکی بۆ خۆی تۆمار کرد. 25 خوێندکار لە پۆلەکانی ئەم قوتابخانەیەوە چوونە بەرزترین کۆلێژ لە زانکۆکانی کوردستان، کۆلێژە پزیشکەکان کە ئەوە یەکەم جارە لە باشووری کوردستان لە کۆی 7 قوتابی وها حاڵەتێک تۆمار بکرێت. ڕێژەی قوتابیمان لە پۆلی دوازەی زانستی 7 قوتابیمان هەبوو، لە 7 قوتابی 25 قوتابیمان لە کۆلێژی پزیشکی وەرگیرە. زۆر بە ڕۆژێکی بەنرخ لای قوتابخانەکەمان دەنرخێنین. ژمارەی خوێندکارەکان بەسەر کۆلێژە پزیشکەکان دابەش بوون بە شێوەیەک 13یان لە کۆلێژی دەرمان سازی و 3یان لە کۆلێژی پزیشکی ددان و 9 خوێندکاری دیکەشیان لە کۆلێژی پزیشکی گشتی وەرگیراون. لە مەراسیمێکدا کە قوتابخانەکە خۆی سازی کردبوو خوێندکارەکان خەڵات کران. هیوادارم قوتابیەکانی ئەم ساڵ کە پۆلی شەشن نمونایان وەکو ئێمە بێت و دەرەجە زیاتریش بێنن ئینشاڵڵا. توانیم ئەو ساڵ بە نمرەیەکی بەرزدا کۆلێژی پزیشکی گشتی دەربچەم. سوپاسی خوای گەورە و سوپاسی دایک و باوکم دەکەم و سوپاس مامۆستاکانم دەکەم. کۆنمرەمان بەرز بۆ پۆلی دوازدەمان تەواو کردووە، لە کۆلێژی پزیشکی وەرگیراوین. خۆم کۆنمرەم 99.6 بووە، لە کۆلێژی پزیشکی بەشی دەرمانسازی وەرگیراوم. بۆ ساڵی خوێندنی 2015-2016 34,000 خوێندکار لە 7,000 قوتابخانەوە چوونە زانکۆ و پەیمانگاکان. بەڵام دەرچوونی ئەو ژمارە خوێندکارە بەو نمرە بەرزەوە وای کرد وەزیری پەروەردە خۆی لە دەرگایان بدات و هانیان بدات بۆ سەرکەوتنی گەورەتر. زیاتر لە 25 قوتابیان لە کۆلێژی پزیشکی و ژمارەیەکی زۆر قوتابیان لە کۆلێژەکانی تر وەرگیراوە. بۆ مناسبەیە ڕێزیان نالە و خوێندکار و قوتابیانەیە کە لەو شوێنانە وەرگیراون. ئومێدەوارم هەموو ئەو قوتابیانەیە کە نمرەی باش دێنن لەلایەن ئامادەکانیان لەلایەن مامۆستایەکانیان ڕێزیان لێ بگیرێت ئەگەر ڕێزلێنانەکە معنەویش بێت. جگە لە کۆلێژی پزیشکی ژمارەی خوێندکارانی قوتابخانەی ڕۆزاک لەو کۆلێژانە وەرگیراون کە نمرەی بەرزیان دەوێت. 35 خوێندکار لە کۆلێژی ئەندازیاری و دیکەش لە کۆلێژەکانی زانست و یاسا و کارگیری و دارایی وەرگیراون. لە باشووری کوردستان بەشێکی زۆر لە قوتابخانەی نمونەیی و تایبەتی هەن. بەڵامەوە تا ئەمڕۆ قوتابخانەیەکی حکومیش توانی 25 قوتابی پێ بگەینێت کە لە کۆلێژە پزیشکەکان وەرگیراون. سیامەد کەریم ڕووداو، هەولێر.